عزل لێ بژمێرە چەندت عەز لێ لە خزمەتت داما سێکە چەندی بنزین بگری لەو بەنزیخانەی لۆتفول بنزین دەکەین پرسیارێک لێ لە 1 تا 100 بژمێرە و لە چ ژمارەیەک وەستای ئەوەندە هەزارەت پێدەدەم. ئەمە ئەو پرسیارەیە کە وەستا غەریب لە هاوڵاتیانی دەکات و پارەکەیان دەداتێ. جا من ئێستا لە لای خۆیم دەمەوێت وەستا غەریب سڵاوت لێ بێ و باسی ئەوم بکە چۆن بۆ بیرۆکەت بۆ هات ئامانجت چێ لەم کارە. یاخۆ بە خێربێن سەرچاوم عەز لێ و بەرنامەش پێ کۆ بکەین. زۆر سپاس. ئێستا ئەمە وای دانی ئەوە عەزت لێ بژمێرە چەندت عەز لێ لە خزمەتت داما. وەڵای ئەم بەخۆم زۆر متابعی سوشیال میدیام دەکرد. سێ هۆکار هەبوو کە ئەمن هاتمە ناو سوشیال میدیا. یەکەمیان لە پێش کامیرەی ئەو جەماعەتی کە لە ناو سوشیال میدیا بن لە پێش کامیرەی وعدی دەدەن لە پاش کامیرەی جێبەجێی ناکەن. دووەمیان کە دەبنە سپۆنسەر لە بۆ هەر جێیەکی وا حساب دەکەن شریکی وێندەرێنە. و سێیەمیان ئەو پارەی کە وەردەگرن سپۆنسەریان لە بۆ دەکەن چی لێ دەکەن نیوەی پارەکەی بە سپۆنسەر دەدەن نیوەش لە بەرچی خۆیان دادەنێن لەبەر چێ هەتا ڤیدیۆیەکەیان ڤیوی زۆر بیتن یعنی دەدەنە شەریکەی سپۆنسەری بکە. ئەمن هاتم شتێکی نوێ پێشکێش بکەم بەڕێزت کە دەتەوێت ڕیکلامی لۆجیەکی بکەیت لە زیاتی وێ ئەو پارەی لە سپۆنسەری دەدەیە شەریکەی ئەو پارەی بدە کابرای بە کابر هەم نەفەرەکەش ئیستفادەی دەکاتن و هەم بەخۆشت ئیستفادەی دەکەی و هەم ئەو کەسێک کە ڕیکلامی دەکاتن ئەوژی ئیستفادەی دەکات. ینی ئەم جۆرە تەکنیکە جۆرێکە لە هەر بۆ بابەتی ڤیو و هەروە هاوکاریش یعنی جگە لە بابەتی بەڵێرەکەی. نا سێ هاوکاریمان هەبوو. هاوکاری یەکەممان هەر نەک برێم ئێستا هەر لە مێژە ئەو هاوکاریانەمان ئەمە هەر هەبووە. هاوکاری یەکەممان دەدەینە پارەی دەدەینە ئەو کەسانەی کە کەم دەرامەدن بەڵام جاری وهەیە بە نهێنی دەیاندێنێ و ئەگەر لە پێش کامیرەش بیاندێن نەفەرەکان دەرناچن. دووەمیان هاوکاری کاسبکارەکان دەکەین ئەوانی کاسبکارن وەزعی مادیان زۆر باش نییە بە بەرنامە هاوکاریان دەکەین. سێمیان پرسیار و وەڵامە هەر کەسێک بی بەڕێزت ئێستا هاتی پرسیار و وەڵامی دەکەین و خەڵات دەدەینێ 1 تا 100 عەزل لە چەندی ئەوەندە پارەت دەین. ئەو جارە پێچەوارە بۆ تۆ من پرسیار لە تۆ دەکەم. بەڕێزی لە خزمەتت داما زۆر بەڕێزی. وەستا غەریب باز لەوە دەکەن کە پارە ببەخشی ینی بە نهێنی بی باشترا لەبەرەوەی کە لە دین ئاوا هاتووە بۆ چونیەوە چییە؟ خودای تەبارەک و تەعالا لە قورئانی دەفەرمی ئەو کەسانەی کە بە ڕۆژ دەبەخشن بە شەو دەبەخشن بە نهێنی دەبەخشن بە ئاشکرا دەبەخشن بەڵام یعنی هەمووی خێری خۆی هەیە. بەڵام ئەمن ئێستا لەو زروفەی وان پێ باشە مەسەلەن کۆمپانیایەک پارەی زەکاتی هەیە چەندی پارەی زەکاتەیە 1 دەفتەری زەکاتەیە ئەگەر لە پێش سوشیال میدیای ئەو زەکاتەی ببەخشیتن کۆمپانیایەکەی گەورە دەبی دەبتە ئەوەی کە سپۆنسەرێک وەکو سپۆنسەرێک کۆمپانیایەکی کە هەرچەند گەورە دەبی پارەکەی زیاتر دەبیتن یعنی ساڵی یەکەم ئەگە دەفتەرێکی بکاتە زکات بە سپۆنسەر پارەکەی بداتن ساڵی دادی احتمالی بتە 5 دەفتەر احتمالی بتە 6 دەفتەر پارەی زەکاتی بدات و تاکو ئێستاش بە هیچ نەوعێک لەگەر پیشاندانی پارەی نەبوومە و پارەش پیشان نادەم. یعنی ئێستا ئەگەر ئەو پرسیارە بکەم بڵم بە مەزەندەی خۆ تا ئێستا چەندت بەخشیوە واناڵی ڕاستە؟ وەڵاهی ئەوە شتەشی نهێنیە خوا دەزانیتن بەخشینی من بریتیە لە چی لە داهاتی من چەند بێتە دەستم دەیکەمە 3 بەشەکیان لە بۆ خۆمی دادەنێم بەشەکیان لۆ خانەوادەی دادەنێم و بەشی دیکەش دەیدەمە ئەو کەسانێک کە پێویستیان پێیتی. ینی ئەو بیرۆکە هەر لە مێژە سەرچاوی گرتووە لە تۆ ئەوە نییە کە بڵێ عەزت لە کاری میدیا بێ یان نادەتێ شتێکی نوێ دابنی لە ناو ئەو کەسانی کە ناو سوشیال میدیا. بەڵێ ئەوە لە مێژە هەر بیرۆکەی خۆمە و پێم خۆشە باسی بابەتێکی زۆر مهمیش بکەم ئەگەر یەکێک بە قەدەرە هەموو هەولێرێ پارەی هەبیتن و وەکو حاتەمی تایش سەخی بیتن بەڵام ئەگەر خێزانەکەی مار و مندارەکەی ڕازی نەبیتن ناتانی 1000 دیناریش ببەخش.